بەڵێ چیا وەک ئێمە ئێستا گوێبیستین وتاربێژێکی تازە لە مزگەوتی بەهەشتەوە وتاری ئەمڕۆی هەینی واتە شاری سلێمانی لە مزگەوتی بەهەشتەوە ئەخوێنێتەوە. ئەو بڕیارەش وەک تۆ ئاماژەت پێکرد لە دوای ئەوەی کە بڕیارێ لە وەزارەتی ئەوقافەوە گەیشتە دەستی بەڕێوەبەرایەتی ئەوقاف و کاروباری ئاینی شاری سلێمانی بۆ لابردنی عەبدولەتیف سەلەفی لە وتاربێژی مزگەوتی بەهەشت کەوتە بواری جێبەجێکردنەوە. ئەمڕۆ وتاربێژێکی تازە لەم مزگەوتە خەریکی خوێندنەوەی وتارە لە ئێستادا. پێم وابێ وتار خوێندنەکە تەواو بوو و لە ئێستاە نوێژی جەماعەتی ئەم مزگەوتە دەست پێ دەکات. ئەگەر چی پێشتر هەندێک دەنگۆ هەبوو کە هەندێک کاردانەوە لە ئەمڕۆدا ڕووبدا دژ بەوەی کە ئەو بڕیارە دراوە لەلایەن وەزارەتی ئەوقافەوە، بەڵام وەک ئێمە لە کاتژمێر 11 لێرەین ئەیبینین هیچ شتێکی ناسایی لێرە ڕووی نەداوە و تەنانەت هێزی ئەمنیشی لێ نییە و هاوڵاتیان و ئەو کەسانەش کە ئەمڕۆ لەم مزگەوتە ئامادەن بەشێک لەو هاوڵاتیانە ئاماژەیان بەوە کرد کە ئەوان ملکەچی ئەو بڕیارەی وەزارەتی ئەوقافن کە سەبارەت بە عەبدولەتیف سەلەفی دراوە کە ئەویش دوورخستنەوەیە لە وتارخوێنی. هەرچەندە پێشەوەی کە بچینە ڕاستەوخۆ من پەیوەندیم با بەڕێوەبەرایەتی ئەوقافی شاری سلێمانیەوە کرد سەبارەت بەو بابەتەی کە ئاخۆ دوور ئەخرێتەوە لە خوێندنەوە یان وانەوتنەوە لە زانکۆ، بەڵام ئەوان ئاماژەیان بەوە کرد ئەوە پەیوەندی بە وەزارەتی خوێندنی باڵاوە هەیە کە پێشتریش ئەو بڕیارە دراوە کە تا کاتی لە ئێستادا تا ئەو ماوەی کە لیژنەکەی ئەوان نەتیجە و دەرەنجامی کارەکانی ڕائگەیەنێت وانەوتنەوە لە زانکۆش لە عەبدولەتیف سەلەفی قەدەغە کراوە. چییە ئەم بڕیارانە لە دوای ئەوە هات کە پێشتر دەنگۆی ئەوە هەبوو کە عەبدولەتیف سەلەفی یان هەواڵی ئەوە هەبوو کە لەگەڵ کچە خوێندکارێکی خۆی هاوسەرگیری دروست کردووە لە ئێستادا، بۆیە ئەم هەواڵە دەنگۆیەک یان ئەم بابەتە لێکدانەوەی جیاوازی لە نێوان خەڵکو و تۆڕەکۆمەڵایەتیەکان لێکەوتەوە. بەڵام وەکو ئێستای بینن لە مزگەوتی بەهەژ وتار خوێندن بەردەوامی هەیە، بەڵام لەلایەن مامۆستایەکی ئاینیۆ کە تازە دانراوە بە مزگەوتی بەهەشت. چی ئەمێ باس لەوەش بکەم کە عەبدولەتیف سەلەفی پێشتر بە شێوازێکی خۆبەخش لە مزگەوتە وتاری هەینی ئەخوێندەوە و بەڵام لە ئێستاوە بە بڕیارێکی فەرمی لەلایەن وەزارەتی ئەوقافەوە لادراوە. بەڵێ چییە؟ بەڵێ ژاڵە عەبدولەتیف ئەحمەد خۆی بەشدارە لە نوێژی هەینی ئەمڕۆ لە مزگەوتی بەهەشت وەک نوێژ با بڵێن بۆ بەشداری نوێژی جەماعەت لەگەڵ ئەو هاوڵاتیانی کە لە نێو مزگەوتەکەن. بەڵێ نەخێر چییە عەبدولەتیف سەلەفی ئەمڕۆ ئامادە نییە لێرە بۆ ئەوەی کە بەشداری لە نوێژی هەینیە بکات. ئەویش پێم وابێت و بەپێی ئەو بڕیارەویان ئەو هەواڵانەی کە بەدەست ئێمە گەیشتەوە ئەو کەسانش کە ئەمڕۆ ئامادەن و بەشدارن لە نوێژی هەینی لە مزگەوتی بەهەشت باسییان لەوە کرد کە ئەوان هەر بڕیارێک کە لەلایەن عەبدولەتیف سەلەفیەوە بدرێت ئەوان ملکەچین جگە لەوەی کە بڕیارەکەی حکوومەتیشیان لە لاپەسەندا و ملکەچی ئەو بڕیارن، بەڵام باسییان لەوە کرد ئەمڕۆ بەهۆی ئەوەی کە نەک پشێوی یا کاردانەوەیەکی جیاواز بکەوێتەوە لە مزگەوتی بەهەشت ئەمڕۆ عەبدولەتیف سەلەفی ئامادە نەبووە بۆ نوێژی هەینی کە لێرە بەشدار بێت لە نوێژی هەینیا جگەلەوەی کە ناتوانێت وتاربێژی بکات لە مزگەوتی بەهەشت کە ئەمڕۆ هەیە لە ڕۆژی هەینیە. بەڵێ ژاڵە محەممەد پام لێری ناڵتی لە شاری سلێمانی.